لە بەشی سێیەمی بەرنامەکەمانە لە ڕۆژی دەستنووس و هەروەها بەڵگەنامەی مێژوویەکانی کوردستان لە زانکۆی سلێمانی ڕاستەوخۆ مامۆستا قاسم محەممەدمان لەگەڵا قسە و باز دەکەین دەربارەی ڕۆژی دەستنووس و وەروە بەڵگەنامە مێژوویەکان. مامۆستا سڵاوت لێبێ و وەکو بەڕێزت وەکو مامۆستا لە زانکۆی سلێمانی وەروەها ڕۆژی دەستنووس و بەڵگەنامە مێژوویەکان وێڕای پیرۆزباییمان و هیوای سەرکەوتن بۆ بەڕێستان و ستافی بەڕێزیشتان. سەرەتا دەمەوێت بزانین ڕۆژی دەستنووس و بەڵگەنامە مێژوویەکان لەکوێوە سەرچاوی گرتووە وەروەها چۆن ئەم ڕۆژە دیاری کراوە. سڵاو بۆ جەنابتان، سپاس بۆ کەناڵی پێیام کە چەند ساڵێکە کە ئێمە کار لەسەر دەستنووس و بەڵگەنامەکەین، ئەوانش ینی ڕۆڵێکی کارا و کاریگەریان هەیە لەوەی کە ئەم ڕۆژە بە خەڵکی بناسێن و وا بکەنە خەڵکی ئاشنا بکەن بەو بابەتی کە پێی دەگوتێت دەستنووس و بەڵگەنامە. و ئەمە چەند ساڵێکە کە نزیکی 5 ساڵە بێ کە ڕۆژی دەستنووس و بەڵگەنامە لە کوردستانە وەک بە شێوازێکی گشتی دیاری کراوە. ئێمە لە ساڵانی پێشوە لە هەندێک چالاکی ترا بەشدار بووینە. دیارە ئامانج لە دیاریکردنی ئەم ڕۆژە گەڕێتەوە بۆ ئەوەی کە ئێمە وەکو کورد و هەروەها وەکەوەی کە لە ناو پێگە و شارستانێتی ئیسلامی ڕۆڵمان هەبووە کە خاوەنی سەدان دەستنووس و خاوەنی هەزاران بەڵگەنامەین کە بەڵگەنامەکان هەندێکی دەگەڕێتەوە بۆ سەردەمانی عوسمانیەکان و هەندێکی دەگەڕێتەوە بۆ دروستبوونی دەوڵەتی عێراق و فترەی ئینتیداب و هەتاکو مێژوونی و هاوچەرخ. ئەمە چەند ساڵێکە ئێمە یادی ئەم ڕۆژاکەینەوە. تەمان زیاتر لە ساڵی پارەوە کار لەسەر ئەم نەکراوە، گەناخۆی نزیک 5 ساڵێکە بێ دیاری کراوە. زۆر باشە. هەر میلەتێک خاوەنی کۆمەڵێک دەستنووس و بەڵگەنامەی مێژوویە. ئێمە وەکو کورد چ بەڵگەنامە و چ دەستنووسێکمان هەیە کە مێژووی بێ و زۆرمان لە ڕاستیدا دەستنووسمان زۆرە و ئەتوانین بڵێن یەکێک لەو دەستنووسانەی کە ئەمڕۆ ئێمە لەم پێشەنگایە عەرزمان کردووە نزیکەی 55-56 تابلۆیە کە خۆی لە هەندێکی دەستنووسە هەندێکی بەڵگەنامە. یەکێک لەو دەستنووسانەی کە عەرزمان کردووە ئەمڕۆ ئێمە ئەگەڕێتەوە بۆ نزیکەی 12 تا 15 ساڵ پێش زاین. ئەم دەستنووسە مەنتقەی هەورامانە، دوای ئەوە دۆزراوەتەوە، ئێستا لە مۆزەخانەیەک لە باڕیتانە هەڵگیراوەتە ئەگەڕێتەوە بۆ پێشزاین. هەندێک دەستنووسی تریشمان هەیە ئەگەڕێتەوە بۆ سەردەمانی مێژووی ئیسلامی یاخود ئەتوانین بڵێن مێژووی سەدەکانی ناوەڕاستیان پێڵن، وەکو کتێبەکانی ئیبنی خەلەکانمان هەیە، هەروە کۆمەڵێک دەستنووسی ترمانێ نووسەرانی خۆمان کە هەم لە بواری زانستە شەرعیەکانە هەم لە بواری بۆ نمونە زانستەکانی ترا کاریان کردو. بۆ نمونە هەندێکمانێ لە بواری پزیشکیا کاریان کردو، هەندێکیان لە بواری فەلەکیە و هەندێکیان لە بواری بۆ نمونە زانستە شەرعیەکانە، هەم زانستە عەقڵی و زانستە نەقلەکانە دەستنووس و بەڵگەنامەیان هەبووە. بە تایبەتی دەستنووسەکانن ئێمە ئەمڕۆ عەرزمان کردووە. بێگومان جگە لە دەستنووسەکان ئێمە کارمان لەسەر بابەتێکی تریش کردووە، ئەو شەوەتانە کە سەردەمانی فتری بۆ نمونە مێژووی عوسمانیەکانە. ئێمە وەکو کورد مێژوویەکی 1000 ساڵەمان هەیە لەگەڵەوانە و ئەوەی کە باسەکرێن نزیکەی 100 ملیۆن بەڵگەنامەی عوسمانیە، لەو 100 ملیۆنە نزیکەی 3 بۆ 4 واتە نزیکەی 4 تا 5 ملیۆنی بەڵگەنامەی عوسمانی تایبەتە بە کوردەوە. ئەمڕۆ ئێمە هەندێک لەو بەڵگەنامانەمان عەرز کردە و هەروەها ئەو نەخشانەی کە باسی کوردستان و ناوچە کوردستانیەکانەکە ئەوانەی کە فترەی عوسمانیەکان دیاریکراوە. جگە لەوانە ئێمە لە دوای ئەوەی کە دوای 1970 دوای جەنگی جیهانی یەکەمەوە ئیتر ئینتیدابی بەڕیتانیا لە عێراقەوە کۆمەڵی بەڵگەنامەمان هەیە لایەنی ئیداری ئەو سەردەممان هەیە. جگە لەوە هەندێک بەڵگەنامەی ترمان عەرز کردووە ئەمڕۆ هی فترەی بۆ نمونە پێی دەگوتێ سەردەمانی حەزبی بەعسە کۆماری یەکەم و دووەمی پێ دەگوتێ، هەندێک بەڵگەنامەشمان لەوە عەرز کردووە. جگە لەوە هەندێک بابەتی وێنەمان عەرز کردووە کە هی سەرەتایی زانکۆی سلێمانیە کە لە دروستبوونیەوە هەڵماندا و هەندێک وێنەی مامۆستا کۆنەکانی شاری سلێمانیمان عەرز کردووە. واتە ئەم پێشەنگایە هەمەلایەن نەگرێتەوە، تایبەت نییە تەنها بە دەستنووسەوە، وەکو دەستنووسی تێدایە، بەڵگەنامەی تێدایە، نەخشەی تێدایە، هەروەها وێنەیەشی تێدایە. مامۆستا قاسم، ئێوە کە سەر بە زانکۆی سلێمانی وەکو ناوەندی کوردستان بۆ دیپلۆمێت و لێکۆڵینەوەی ئەکادیمی چەند ساڵێکە جێگە دەستان دیارە بەڕاستی مێوزان و ئەمڕۆ چالاکیەکەتان لەکوێیە و هەر ئەمڕۆ بەردەوامە بێ و بەشەکانی چالاکیەکان بەدەل لە عەرزکردنیە و بەڵگەنامە و وەروە دەستنووسانەی کە ئاماژەتان پێکرد
بە شێوازێکی گشتی کۆی چالاکیەکەتان لە ڕۆژی بەڵگەنامە و دەستنووسی کوردستان چی ئێمە وەکو زانکۆی سلێمانی لە هەفتەی پێشەوە بوو فیستیڤالێک ئەنجامدا دوێنێش ڕێزلێنانێک بووە بە ڕێز مامۆستا عەبدوڕەقیب یوسف ئەنجامدرا ئێمە هەوڵماندا کە ئەم ڕۆژە کە تایبەتە بە دەستنووس و بەڵگەنامەکانەوە تەنها کار لەسەر دەستنووس و بەڵگەنامەکان کەنا لە هەفتەکانی پێشودا ئیش لەسەرەوە کرا ئەمە وەکو ناوەندی کوردستان ناوەندێکی زۆر دەوڵەمانە نزیکەی 150,000 بەڵگەنامەمان هێناوەتەوە لە هەندێک لە شارەکانی بۆ منە ئێرانە مسرە هەروەها سعودیا حیجازە هەتا تەنانەت لە یابانە لە بەڕێتانیا نزیکەی 150,000 بەڵگەنامەمان هێناوەتەوە هەندێک لەو بەڵگەنامانە ناساندنمان بۆ کردووە واتە ڕوخسارمان بۆ دروست کردەوە بۆ ئەو بەڵگەنامانە هەندێکی تریشی ڕوخسارمان بۆ دروست نەکردو چونکە دەرفەت نەماوە بە زمانە جیاوازەکان هەمانە ئەو بەڵگەنامانە زمانی عەرەبی زمانی کوردی تێدایە زمانی فارسی تەنانەت زمانی ئینگلیزیشی تێدا واتە بەڵگەنامەکان هەمان چەشنە لە هەموو لایەنەکە ئەمە نزیکەی 150,000 بەڵگەنامە کە لە وڵاتە جیاوازەکان و هێنامان تو هەندێک دەستنووسی تایبەت بە خۆمان هەیە ینی ئەمڕۆ خۆشبەختانەیەکێک لەو دەستنووسانە عەرزەکەن ئەوش نامەیەکی مەولەویە کە بە مۆری تایبەتی خۆیەوە پێوێتی مەولەوی تاوگوزی کە تەنها دوو نامەی دەستنووسی هەیە لە جیهانە یەکێک لەو نامانەی کە لە ناوەندی کوردستانە ئەمڕۆ لای ئێمەیە لەم پێشەنگایەدا عازی دەکەن واتە چالێکەکانی ناوەند هەمە چەشنە وەکو زانکۆی سلێمانیش حەزمان کرد ئەم ڕۆژە زیاتر تایبەت کەین بە دەستنووس و بەڵگەنامە بۆیە چالێکەکەمان زیاتر ئەمڕۆ ئەم نمایشکردنی ئەم تابلۆانە لە خۆ دەگرێت بێن بەشداری بن لەو چالاکیتان هەر لە بینایی ناوەندی کوردستان واتە گە شوێنەکەی پێمان بڵێیت بۆی ڕەنگە لە زانکۆی سلێمانیە لە کۆلێژی زانستە مرۆڤایەتەکان باوەبەشی لەگەڵەوەە ئەنجاممانداوە لە زانکۆی سلێمانی و خەڵکە توانێت هەموو کەسە توانێت بەشدار بێت تا کاتژمێر 2:30 لە خزمەتی میوانەکان هابین یەک ڕۆژ ئینە عازی ئەم تابلۆیە ناکرێت توان ئەمڕۆ هەر کەسێک بێ بە خۆشحاڵیوە لە خزمەتی ئابین. مامۆستا گرنگی ئەم جۆرە چالاکیانە لە ناوەندە ئەکادیمی زانستیەکانە تا چەندێک گرنگە بۆ ئێرۆزکاران بە تایبەتیش زانکۆی سلێمانی و کۆلێژی زانستی مرۆڤایەتیەکان کە بابەتەکانیان زۆر ڕەبتی بەم بابەتانەوە هەیە بۆ توان سوودێکی باشی لێ ببینن گرنگی ئەمە چی بۆ خوێندکار بۆ ناوەندە زانستیەکان خۆی چەند ساڵە پێش ئێستا ئەوانەی کە لەباری ئەکادیمی مێژوویە کارمانە کرد ئەمە ئەگەڕاین تا سەرچاوێک بدۆزینەوە باسی کورد بکەم ئەنی زۆر کەم بوو ئەمە چەند ساڵێکە بە هەوڵی هەندێک تاکە کەسی و هەندێک دەستگا کە هەرچەنە بەداخەوە تا ئێستا دەستگایەکی سەرتاسەریمانی لە کوردستانە دەستگایەکی نیشتیمانی کە بتوانێت زۆربەی دەستنووس و بەڵگەنامەکان لە خۆی کۆبکاتەوە بەڵام ئەوەی تێدایە کە ئەمە چەند ساڵێکە هەوڵی ئەوە ئەدرێت کە ئەم زانستە کە پێ دەگوتێت دەستنووس و بەڵگەنامە بە خوێندکاران و بە خەڵکی ئاشنا بکرێت ئێمە پێشووتر وا تێگەیشتمون کە هەموو ئەو بابەتانەی کە تایبەتە بە مێژووی کوردەوە لە ناوچووە بەڵام خۆشبەختانە ئەمڕۆ هەم دوو کتێبی تر عەرزەکەین لەم پێشەنگایەدا ئەوش دوو کتێبی دەستنووسی زانایانی کوردە یەکیان دەستنووسی زانایانی کوردە لە حیجاز کە نزیکەی کۆمەڵێک نووسەری کوردە لە بواری ئەو زانستانەی کە کاریان کرد و هەروەها نووسینەکانیان هەروەها کتێبێکی تر عەرزەکەین دەستنووسی زانایەکی کوردە مەلادیسی بەدلیسیە کە لە بواری پزیشکیدا کە باسی پەتاناسیەکە کە بەڕێز دکتۆر هەردی مادیمیکە کاری ساختکردنەوە و لێکۆڵینەوەی بۆ کردووە بە ناوی پەتاناسی و پەتانووسیەوە واتە پێشتر خەڵک ئاشنای ئەم بابەتە نەبوو بەڵام ئەمە چەند ساڵێکە بە جدی کار لەسەرەوە کرێ کە دەرکەوتووە ئێمەی کودڕۆڵێکی گەورە و کاریگەرمان هەبووە واتە لە شارستانێتی ئیسلامیە کە پێشتر ڕەخنی ئەوەمان لێگیرا کە ئەنوت کوردەکان هیچ سەرچاوەیەکیان نیە خود بۆن من لەوانەیە خاوەنی کەلتور و فەرهەنگ دەمە بەڵام دەرکەوت کە ئێستا ئێمە خاوەنی بگرە سەدان و هەزاران دەستنووسین هەم لە سەدەکانی ناوەڕاست کەواتە پشمان هەبوو لە شارستانێتی ئیسلامیە هەم لە مێژووی نوێ داواتە لە دوای شەڕی چاڵدێرانەوە سەدان بەڵگەنامە هەیە کە باسی بوونی کوردەکە باسی زانای کوردەکە لە ناو دەوڵەتی عوسمانەکانە دواتر لە دوای ڕوخانی میلیشنەکانش لە ساڵی 1950 کە کۆتا میلیشنی نامیلیشنی بابان بووە ئیتر ئێمە هەر لەوێ بەڵگەنامەمان هەیە واتە لە مێژووی نوێ هاوچەرخشە خاوەنی هەزاران بەڵگەنامین کە ئێستاکە ئێمە بەشێکیمان عەرز کردووە بێگومان هەندێک لەو بەڵگەنامانە ئەتوانین بە شێوازی ئاسایی بخێن دەست توێژەران و قوتابیان و خوێندکاران بێن لێکۆڵینەوە و توێژینەوەی لێ بکەن لە ناوەندی خۆمان بەرنمەیەکمان ڕێ خستووە تەنها بە کلی لە وشەت و ئەتوانی هەر بابەتێکت بێ بۆ نمونە بتەوێت لەسەر زانایەکی کودک و سڵاحەدینی ئەیوبی یا ئیبن سڵاحی شارەزوری ئەو بەڵگەنامانەیە ئەو دەستنووسانەی تایبەت بە ئەو بێت ئەتوانی وەرێبگریتەوە
بۆی ئەمە یەکێکە لە خاڵەگرنکان و ئێستا لە هەوڵی ئەوەدایان کە هەموو ئەو بەڵگەنامە و دەستنووسانە ڕاستەوخۆ بکەن بە سایتی زانکۆ ئیتر توێژەرێک یان خوێندکارێک لە ماڵەوە خۆی بتوانێت سێرج بکە هەر بابەتێکی بووە ئەتوانێت بۆ نمونە زانیاری لەسەرەوەی بەڵام هەموو ناتوانین هەموو دەستنووسەکە یان هەموو بەڵگەنامەکە بخێنە بە دەستی خوێنەرگان چونکە هەندێک لەو بەڵگەنامانە نهێنین و پەیوەندی بەلایەنی کۆمەڵایەتی و هەندێک لەو بەڵگەنامانەی سەردەمانی حکوومەتی باسن کە لەوانەیە کێشەی کۆمەڵایەتی لەسەر بکەوێتەوە بۆیە هەندێک بەڵگەنامەکانمان نیە هەندێکی ئاسایە توێژەر و قوتابیان نەتوانن بێن لێکۆڵێنەوە توێژینەوەی لەسەر بکەن لە ناوەندی کوردستان و ئێمە هاوکاریانە بین ئینشاڵڵا لە ماوەی ئایندەدا ئەتوانین بکەنە ناو سایتی زانکۆ ئیتر خەڵکێک لە ماڵەوە توانێت سێرچی بۆ بکەوە هەر بابەتێکی ئەوێ هەر بابەتێکە ئەوێت توێژینەوەی لەسەرکە لە ماڵەوە خۆی سێرچی لەسەر بکات و بتوانێت لێکۆڵێنەوە توێژینەوەی لەسەر بکە کەواتە ئەم بابەت کە ئەمەی کە پێ دەگوتیە ڕۆژی دەستنووس و بەڵگەنامەی کوردستان خاڵێکی زۆر گرنگە و ئەمەوان لێکا کە ئێمە هەوڵی هێنانەوەی دەستنووسەکان بدەین لە دەرەوە ئەوانەی کە لە جامیعەکانی دەرەوە هەتا لە بەغدا بۆ نمونە ئێمە نزیکەی 10,000 بەڵگەنامەمان هەیە کە تایبەت بە کوردەوە لە بەغدا سەردەمانی حەزبی باسە سەدان دەستنووسمانەی سەردەمانی بۆ نمونە ماوەن سەعەب کەریم مدەرس و ئەوانەیە کە لە بەغدایە بۆی پێویستی بە هەوڵێکی زیاتری مؤسساتێەوە پێویستی بەوە هەیە کە حکوومەتیش بەجددی ئاوەڕ لەم لایەنە بداتەوە ئەمە سەروەتێکی نیشتیمانیە و ڕۆڵێکی گەورە و کاریگەریە کە ئێمە شانازی بە مێژووی خۆمان بکەن چێک مێژووی نەبێ ئایندەشی نابێ. ماوەستا قاسم ئاماژت بە خاڵێکی گرنگ کرد بەڕاستی جێگەی دەستخۆشیە و ئەزانم لە ناو میوانەکانتانن نامێ زیاتر لەوە کاتتان بگرین بەڵام پێم خۆش بوو لەسەر ئەمە کەمێک ڕوونکردنەوەی زیاترمان بۆ بدەن بە دڵنیایەوە توێژەرێکی زۆر لە بوارەکانی مێژوو شوێنەوە ڕەنگە پێویستیان بە کۆمەڵێک لەو بەڵگەنامە و بڕوا دەستنووسانە بێت ئەوانەی کە باڵێن مێژوویەکی دێرینتریان هەیە کە ڕەنگە هیچ گرفتێکی کۆمەڵایەتی یاخود سیاسی بۆ باڵێن پێوەست نییە ڕاستەخۆ بە ژیانی ئەمڕۆوە بەڵام بە دڵنیایەوە بۆ پارێزگاریکردن لە بەڵگەنامەکان ڕەنگە ئاسان نەبێت دەستی هەموو کەس بگا چی بکرێت چیتان پێویستە لایەنە پەیوەندیدارەکان چۆن سەپۆرتیەوە بکەن بتوان ئەو بەڵگەنامانە بە ئەلکترۆنی بکەن بتوانن ڕاستەوخۆ بۆ ئیتر دەستی لێکۆڵەران توێژەران بە هەمویان بگات ناکرێ و هەموو بەڵگەنامە لە پاش چەندین ساڵ دەربارەی کورد نووسراون و لە وڵاتانی دەرەوە بوون ئێستا شکر بۆخوا لە ناو خاکی کوردستان بەڵام با لە دووتۆی ڕەفۆ و مەغزانەکان نەمێننەوە بۆی لێکۆڵەرانیش بتوان دەستیان پێ بگا و ناوەڕۆکەیان ببینن. من دوو یەکەمێن داواکاریم لە هاوڵاتیانە بن ئەو ماڵانیان ئەو بنە ماڵانەی کە ئێمە کۆمەڵێک دەستنووس و بەڵگەنامە هی با و باپیرانی خۆیان هەیە زانایەک بووە لەسەر قورئانێک بۆ نوێسەیەکێک لەو قورئانەی کە ئێمە زمان کردو ئێمە لەم پێشەنگایەدا ئەوەتانێک کە مردنی نوێنەری عەبدوڕەحمان پاشای بابانی تەیە کە ئەمە بۆ خۆی یەکلایەکردنەوەی بابەتێکی مێژووە خۆ لەسەر قورئانە هامشی نووسیوە بۆیە ئەتوانین بڵێن لە کوردستانە سەدان بنەماڵە و هەروەها سەدان خانەوادەمان هەیە کە دەستنووسی با و باپیرانیان هەیە هەندێکیان لە ماڵەوە هەڵیان گرتووە ناینێرم بۆ ناوەندێکی بۆی ئێمە هیچ نەبێ هەر بتوانین سکانیکەین لە فەوتان ڕزگارکەن چونکە ئەو کەسایەتیانە و زانایان ئەو مامەسا ئاینە پێوە ماندوو بۆ ئەم دەستنووسەی نووسیوێتەوە دووبارە نسخی کردو بۆ نووسیوێتەوە بۆیە پێویست ناکە ماڵەوە تۆ لە ناو مانجەڵەکان داینیت و هەڵی بگریت و بتوێ معاملە کرد و داوای پارێکی ئێمە گەیشتنەوە ڕادەی هەندێک دەستنووسێ کە واتایەکی گەورە هەیە هەتا پارێشی بۆرگین بۆی لێ کڕین چکە هەستمان کردوە کە ئەم دەستنووسە گرنگە نابێت لە ناو ماڵەکەدا بمێنێتەوە چین بچین بۆ ماڵی بەڵام نەوەکانی هەستیان بە گرنگی ئەوە نەکردو دایانەوە بۆی بیفرۆشن ئەمە دوای ماوەیەک سێرەکەی دەستنووسەکە تێک چووە وەرەقەکانی نەماوە هەروەها ئەهمێت و گرنگەکەشی نامێت چکە تو ناتوانێت لەو کاتەدا سکانێکی بۆیە پێویستمان یەکەم خاڵداوە لە هاوڵاتیان بکەن وشیار بنەوە لەوەی کە هیچ نەبێت دەستنووسەکانیان بێنن بۆ ناوەندێکی ئەکادمی ئێمە سکانی بکەین ناساندی بکەین دوایی بە شێوازی ئەگەویستی نوسخە ئەسڵەکەشی پێدەینەوە بەڵام لە حاڵەتێک ئەگەر هەر لە ماڵەوە خۆی دانەوە باشترە بهێنێ بۆ ناوەندێکی ئەکادیمە کووتمە نوسخەیەکی ئۆرجیناڵەکەی لای خۆی بێت و ئێمە تەنها سکانی بکەین و دیجیتاڵەکەی لە ناوەندێکات بێنە بۆی ئەگەر 100 ساڵێکی تربێسێ بۆ ئێمە نزیکەی 150,000 بەڵگەنامە و بۆ هەزاران دەستنووسمانەیە ئەمە بەشێکی بە دیجیتاڵی هەمانە بەڵام ڕۆڵی زاناکە ڕۆڵی ئەوەی کە ماندوو بپێوە ماوەتەوە ئێستا ئێمە لە پێشنگایەکی ئەوە عازەکەواتە یەکەم داواکاریم لە هاوڵاتیانە ئەوانەی کە دەستنووس و هەروە بەڵگەنامەیان هەیە بیهێنن بۆ ناوەندەکانی ئێمە بۆی سکانی بکەین و ناسانیان بکەین بۆیان دوم داواکاریمان لە حکوومەت ئەوەتانێک کە بەڕاستی پێویستی بەوەیە بەجددی بەدەمەمەوە بن و سنتەرێکی نیشتیمانیان ناوەندێکی نیشتیمانی سەرتاسەری بکەنەوە بۆ نوێسە لە زانکۆی سۆرانەیە لە زانکۆی سلێمانیە هەندێک بۆ منە لە بنکەی ژنێواتە
کارەکانمان پەش و بڵاوە بۆیە پێویستی بە یەکگرتنەوەیە دەستگایەکی نیشتیمانی هەبێ سەرتاسەری کە بتوانێت دەستگایەکی ئەرشیفی بێ هەموو ئەو دەستنووس و بەڵگەنامانە لەوێدا کۆبکات وەکو ئێران هیچ نەبێ وەکو تورکیا هیچ نەبێ وەکو وڵاتانی ترکە ئەڕۆی بۆ زۆر بە ئاسانی ئەو دەستنووس و بەڵگەنامانە پێکا بۆ نمونە خەڵکێکی وا هەیە بەداخەوە نەفسینزم هاتووە دەستنووسەکەی بە ئێمە بە بنکەژین بە زانکۆی سۆران بە شوێنەکانی تر فرۆشتەوە بەڵام ئەگەر ئەمە حکوومەت ڕۆڵی هەبێ ئەمە ئەتوانێت ناوەندێکی نیشتیمانی جگەلەوە پێویستمان بۆیە بەڕاستی ینی توێژەری باش و خەڵکی باش لەو لایەنەدا بێنە ناو ئەم بوارەوە ئەنی ئێمە جاری وا بۆ ئەو هۆڵانی خۆمان بۆ منە لە خۆپشاندانەکانی ئەم دوایە ئێمە ناچار بووین دەستنووس و بەڵگەنامەکان هەندێکی بەدزیوە بخەنە ناو سیارەکانی خۆمان بیوێن لە هەندێک ماڵی شاداینێ بۆی خەڵک نەیناسێ بۆی نەک دەستبند بۆ ئەم دەستنووسانە لەبەرەوە وەکو جەنابەت باسکە بۆی کێشێکی کۆمەڵایەتی نەکەوتو هەڵ بدن لە ناوی بێن ئەو دەستنووس و بەڵگەنامانە وەیە پێویستی بۆیە حکوومەت وەکو وڵاتانی تر گرنگی بەم بوارە بدا بە تایبەتی بە بوارەوەی کە ئەمە سەروەتێکی نیشتیمانی و ئەمە بایخ و گرنگی خۆی هەموو وڵاتێک شانازی بە زانا و ئەکادیم و نووسەرەکانی خۆیەکە پێویستە حکوومەتی هێرێمیش بە جدی لەسەر ئەمە بێت وە دامی بکە هیچ نەبێ ئەو توێژرانە کە لەم بوارە داعیشەکەن بۆ نمونە بتوانرێت ینی دامێکی باشتر بکرێت هەر تایبەت بکرێن بە باری توێژینەوە لێکۆڵن لە باری دەستنووسە و هاوکارێکی زانکۆکان بێ بتوانین ئێمە بۆ ئەو خوێندکارانەی هەمانە لە قۆناغی چوارە توێژینەوەی دەرچوونیانەیە بینێرین بۆ گوندەکان هەرێکە بۆ ژیاننامەی گوندەکەی خۆی بنووسێت یان کەسایەتەکان شەیدەکانیان ئەوەی کە چی هەیە لەو ناوچێدا ئەمە بێتەوەی کە چەند ساڵێک تر گرنگی و بایەخ و ئەتی زیاد بێت. ئەماکەم بە کۆتا پرسیار بۆی زیاتر لە کاتێ نەگرین چالاکیەکانی داهاتوو چی دەبێ ئەم چالاکیە دەبنە زانکۆکانی تری کوردستان بۆی کە گرنگی ئەم بەڵگەنامی و دەستنووسانە بۆ لایەن ئەکانی دیمەکانی تریش بخرێتە ڕووە ببیندێ و سوودی لێ ببیندێ. بەدڵنیایەوە ئێمە کۆنتاکت و پێ هەندێک لە زانکۆکانە ئەم چالاکیانە ئاگوازنە بۆ زانکۆکانی ترمێکێک لە خاڵانە لە ڕۆژانی ئایندەش ئاوڵەدەین پانێڵ و سیمینارمان هەبێ لەسەر بۆ نمونە دەستنووس و گرنگی دەستنووس و دەستنووسی زانایانی کورد و هەروەها بەڵگەنامەکان بە گوێرەی ئەو قۆناغە مێژووی و کووتمان سەردەمانی عوسمانی ئینتیدابی بەریتانیا لە عێراقا پارچەکانی کوردستان هەموو ئەو نووسەرانی کە هەمان بووە هەروەها کۆماری یەکەم لە 2063 تا 2003 کۆماری یەکەم و دووەم دوای 2003 ئەوەی کە بۆ نمونە لە عێراقا ڕوویداوە لە هەرێمی کوردستان هەڵمانداوە بە شێوازێک ئێمە ڕوخسارێک بۆ بەڵگەنامەکان دروستکەین وە خەڵکی لێ ئاشنا بکەن هیچ نەبێ ئەو سیمینار و پانێڵانە خەڵکو شار بکاتەوە بۆ ئەوەی ئەگەر بەڵگەنامەیەک دەستنووسێکی کاغەزێکە لە ماڵەوە دایناوە بێنێ بۆ ناوەندێکی ئەکادمی بۆ ئێمە بتوانانی سوودی لێوەرگین. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا قاسم محەممەد توێژەر لە ناوەندی کوردستان بۆ لێکۆڵینەوە دیکۆمنتێک بۆ دیکۆمنت و لێکۆڵینەوەی ئەکادمی سپاس بۆ بەڕێستان و ستافی بەڕێستان سەرکەوتوو لە ساغ و کامەران بن.